گەنمگەشترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەمبە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. درێژە هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر شارە جیاوازەکانی ئێران، پەرەسەندنی ململانیەکانی نێوان ئەمریکا و ئێران لە ناوچەکەدا، قەیرانی ویسکەی ئەتۆمی بوشێر و چۆڵکردنی لەلایەن کارمەندانی ڕووسەوە، بەکارهێنانی ناوەندە پزیشکیەکان بۆ مەبەستە ئەمنیەکان لە ئێران و بەرزبوونەوەی گوشاری هێزە ئەمنیەکان لەسەر هاوڵاتیان. درێژەی هەواڵەکان. درێژەی هێرشە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر شارە جیاوازەکانی ئێران. بەرە بەیانی ڕۆژی چوارشەممە 5 خاکە لێوە هێرشە ئاسمانیە هاوبەشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ژمارەیەک لە شارەکانی ئێران بەردەوام بوو دەنگی تەقینەوە لە ناوچە جیاوازەکاندا بیسترا. بە پێی راپۆرتەکان، تاران، ئیسفەهان، شیراز و کەرەج لە زمرەی ئەو ناوچانەن کە بوونە ئامانجی هێرشەکان و چەندین تەقینەوەی بەهێز تۆمار کراوە. بە پێی دوای زانیاریەکان، دوو ناوەندی دروستکردنی موشکی کروزی دەریایی لە تاران زیانیان بەرکەوتووە و لە ئیسفەهانیش ناوەندێکی پەیوەندیدار بە پرۆژەکانی ژێر دەریایی کراوەتە ئامانج. هەروەها دامەزراوە ئەتۆمیەکان لە نزیک شاهروت بە بۆمبی سەنگەرشکێن هێرشکراوەتە سەریان. پەرەسەندنی ململانیەکانی نێوان ئەمریکا و ئێران لە ناوچەکەدا. ڕۆژی ڕابردوو لە درێژەی بەرزبوونەوەی گرژی و ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ململانیەکانی نێوان ئەمریکا و ئێران پەرە دەستێن و کاریگەریان لەسەر ناوچەکە بەرز بۆتەوە. بە پێی راپۆرتەکان لەلایەن کۆماری ئیسلامیەوە بە چەندین موشک و درۆن هێرشکراوەتە سەر کوێیت و سیستەمی بەرگری ئاسمانی ئەو وڵاتە بەشێکی زۆری تێکشکاندووە. بە پێی زانیاریەکان یەکێک لە درۆنەکان تاکتیکی سوتەمەنی لە ناو فڕۆکەخانەی نێودەوڵەتی کوێیت کردووەتە ئامانج و بۆتە هۆی ئاگرکەوتنەوە، بەڵام زیانی گیانی تۆمار نەکراوە. هەروەها هێرشێکی ئاسمانی بۆ سەر بارەگایەکی هەشتی شەعبی لە ناوچەی حەبانیە عێراق ڕوویداوە. لە هەمان کاتدا بە پێی یەکێک لە راپۆرتەکانی ئەمریکا دەستی کردووە بە ناردنی هەزاران هێزی سەربازی بۆ ناوچەکە و ئەم هەنگاوە ئاستی گرژیەکانی بەشتر کردووەتەوە. قەیرانی ویسکەی ئەتۆمی بوشێر و چۆڵکردنی لەلایەن کارمەندانی ڕووسەوە. لە ڕۆژانی ڕابردوودا دۆخی ویسکەی ئەتۆمی بوشێر بەرەو خراپبوون چووە و هەنگاوی نوێ بە مەبەستی چۆڵکردنی کارمەندانی ڕووسی دەستی پێکردووە. بە پێی راپۆرتەکان قۆناغی سێمی چۆڵکردنی کارمەندان دەستی پێکردووە و 163 کەس لەم ویسکەیە کشاونەتەوە. بە پێی دوایین هەواڵەکان ئەم بڕیارە بەهۆی خراپبوونی دۆخی ئاسایشی ناوچەکە و هێرشە سەربازیەکان دراوە. شایانی باسە کە ئەم ویسکەیە کە یەکێکە لە ناوەندە سەرەکیەکانی بەرنامەی ئەتۆمی کۆماری ئیسلامی هەمیشە جێگەی سەرنجی نێودەوڵەتی بووە. لە لایەکی دیکەوە هیچ ڕوونکردنەوەیکی فەرمی سەبارەت بە هۆکاری سەرەکی ئەم چۆڵکردنە بڵاو نەکراوەتەوە. بەکارهێنانی ناوەندە پزیشکیەکان بۆ مەبەستە ئەمنیەکان لە ئێران. بە پێی راپۆرتی گەیشتوو هێزە ئەمنیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە مەبەستی کەمکردنەوەی زیانە گیانیەکان ناوەندە پزیشکیەکان بۆ مەبەستە سەربازی بەکاردێنن. بە پێی دوایین زانیاریەکان لیستی ناوی کۆمەڵێک لە ئەفسەرانی هەشتی شەعبی لە ناو نەخۆشخانەیەکی سەربازیدا دەرکەوتووە کە ئاماژەیە بەبوونی ئەو هێزانە بە مەبەستی چارەسەر لە ناوەندێکی پزیشکیدا. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان پەرستارێک لە تاران باس لە گوشاری ئەمنی و ناچاربوونی چارەسەرکردنی هێزە سەرکوتگەرەکان کردووە. ئەو کەسە کە بە مەبەستی پاراستنی گیانی ناوی خۆی ئاشکرا نەکردووە ئاماژەی بەوە کردووە کە ستافی پزیشکی بە زۆرە ملێ کار دەکەن و توانای هەڵبژاردنیان نییە. بەرزبوونەوەی گوشاری هێزە ئەمنیەکان لەسەر هاوڵاتیان. لە ڕۆژانی ڕابردوودا گوشاری هێزە ئەمنیەکان بۆ سەر هاوڵاتیانی ناڕازی و بێتاوان لە شارە جۆراوجۆرەکانی ئێران بە شێوەیەکی بەرچاو زۆر بووەتەوە. بە پێی راپۆرتەکان لانی کەم 43 هاوڵاتی لە شارە جیاوازەکان دەست بەسەر و بە تۆمەتی جۆراوجۆر تۆمەتبار کراون. بە پێی دوایین زانیاریەکان داراییەکانی چەند کەسێکیش بەهۆی پەیوەندی بە پشتیوانی لە هێرشەکان
زەوت کراون. لە هەمان کاتدا لە هێندێک شاری وڵات راپۆرت لەسەر هێرشی هێزەکانی ڕژیم بۆ سەرماڵی هاووڵاتیان بە مەبەستی دۆزینەوەی ستارلینک بڵاوکراوەتەوە. بەردەوامی قەدەغەی ئینتەرنێت و سنووردارکردنی دەستڕاگەیشتن بە تۆڕە نێودەوڵەتیەکان. بە پێی راپۆرتەکان بۆ ماوەی چەندین ڕۆژە هاوڵاتیان لە ئێران سەرەڕای هەموو گوشارەکانی هێزە ئەمنیەکان لە مافی دەستڕاگەیشتن بەهێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی بێبەشکراون. بە پێی دوایین زانیاریەکان هاوڵاتیان لە شارە جیاوازەکانی ئێران بۆ ماوەی زیاتر لە 600 کاتژمێر لە هێڵی ئینتەرنێتی نێودەوڵەتی بێبەشکراون و ئەمەش بۆتە هۆی خراپی بوونی خودۆخی ژیانیان و هەروەها کاریگەریکی زۆری لەسەر ئەمنیەتی هاوڵاتیان داناوە. شایانی باسە کە ڕژیمی کۆماری ئیسلامی لە ڕۆژانی ڕابردوودا بە سەدان کەسی بە تۆمەتی بڵاوکردنەوەی وێنەی هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر پێگە سەربازیەکانی ڕژیم دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕەوایانەیانی کردووە. بەرزبوونەوەی گوشاری نێودەوڵەتی لەسەر کۆماری ئیسلامی. بە پێی دوایین راپۆرتەکان گوشاری نێودەوڵەتی لەسەر ڕژیمی کۆماری ئیسلامی لە بەرزبوونەوەدایە و ڕژیم بە تەواوی پەراوێز خراوە. بە پێی راپۆرتەکان کۆماری ئیسلامی پێشنیازە 15 خاڵیەکەی ئەمریکای بۆ دانوستان کە لە ڕێگەی پاکستانەوە گەیشتوەتە دەستی بەرپرسانی ڕژیم ڕەت کردووەتەوە. بە پێی دوایین هەواڵەکان ئەم پێشنیازانە چەند بابەتێکی گرنگ لەخۆ دەگرن کە بریتین لە سنووردارکردنی بەرنامەی ئەتۆمی، دانانی چاودێری نێودەوڵەتی و کۆنتڕۆڵکردنی بەرنامە موشەکیەکان. لە هەمان کاتدا چەند وڵاتی کەندا و هاوکات لەگەڵ ئەندامانی ئەنجومەنی مافی مرۆڤینەتەوە یەکگرتووەکان وێڕای مەحکومکردنی هێرشەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر وڵاتانی عەرەبی خوازیاری قەرەبووکردنەوەی زیانەکانی قوربانیان بوون. دووە هەواڵمان سەبارەتە بە زیادبوونی ئامادەکاریە سەربازیەکان لەلایەن ئیسرائیلەوە. لە درێژەی بەرزبوونەوەی گرژی و ئاڵۆزیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئیسرائیل هەنگاوی بۆ زیادکردنی ئامادەکاریە سەربازیەکانی هەڵگرتووە و بڕیاری نوێ لەم بارەیەوە دەرکردووە. بە پێی راپۆرتی گەیشتوو ڕژیمی ئیسرائیل بە مەبەستی زیادکردنی توانای جۆڵەی سەربازی لە کاتی پێویستدا ڕێژەی بانگهێشتی هێزە یەدەگەکانی بۆ 400,000 کەس بەرز کردووەتەوە. سەرچاوەکانی هەواڵ ئاماژە بەوە دەکەن کە ئەم بڕیارە بە مەبەستی بانگهێشتنی ڕاستەوخۆی ئەو ژمارەیە نییە، بەڵکو بۆ هێشتنەوەی دەرفەتی گونجاو بۆ بەرەنگاربوونەوەی هەر جۆرە هەڕەشەیەکە. لە هەمان کاتدا ئەرتەشی ئیسرائیل لە ڕۆژانی ڕابردوودا ڕێژەی ئۆپراسیۆنە سەربازیەکانی لە ناوچەکە بە شێوەیەکی بەرجاو زیاد کردووە و پێویستی بە هێزی زەرباسی زیاتر هەیە. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کاتوساتێکی خۆش بۆ هەموو لایەکە.